وریا حەمەکەری مسپێدە باش ناوا هەڵەبجەدا ئاگەهی و زانیاریان ڕۆژێچنە بەڵێ کاژین بەیانی تۆ و بینەران و مەریوانیش باش هیوادارم هەمیشە بەیانیەکانتان پڕ لە خۆشی و شادی بێت ئەمڕۆ لە هەڵەبجە بایکۆتکردن هاوشێوەی چەند ڕۆژی ڕابردووە بە تایبەتی لە دوێنێ کە هێزە ئەمنیەکانیش بایکۆتی کارەکانی خۆیانیان کردووە خۆپیشاندانیان ئەنجامدا هاوشێوەی دوێنێ ئەمڕۆژ بە هەمان شێوە بایکۆتکردنی هێزە ئەمنیەکان و سەرجەمدام و دەستگاکانی حکوومەتی هەرێم لە سنووری پارێزگای هەڵەبجە بەردەوامی هەیە و تەنانەت پزیشکەکان و کارمەندانی تەندروستیش بایکۆتی کارەکانی خۆیانیان کردووە تەنها نەخۆشخانەی فریاکەوتن بەشی فریاکەوتن نەبێت کە دەوام دەکەن ئەویش تەنها نەخۆشی کتوپڕ دەبینن و بایکۆتکردن لە هۆڵەکانی خوێندن تاکو ئێستا ماوەی چەندین ڕۆژە لە هەڵەبجە بەردەوامی هەیە و خوێندکاران نەچوونەتەوە هۆڵەکانی خوێندن و مامۆستایان دەوامی خۆیان ناکەن و لە بەرامبەر بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن خاوەن حانوتەکان لە قوتابخانە و قوتابخانەکاندا ئەوانیش بە هەمان شێوە نیگەرانی خۆیانیان دەربڕیەوە داوا لە وەزارەتی پەروەردەوە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە دەکەن کە ئەو پارەی کە لە سەرەتای دەستپێکی ساڵی خوێندنەوە ڕادەستیان کردووە بۆ وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە بۆ بەکرێگرتنی حانوتەکان بۆیان بگەڕێنەوە چونکە ئەوان بەهۆی ئەو بایکۆتکردنە بەردەوامەی کە لە ماوەی ئەم ساڵدا هەبووە زەرێکی زۆریان پێگەشتووە و ناتوانن تەنانەت ئەو کرێی کە داوێنە بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە دەری بێننەوە جگەلەوەی کە زیانێکی زۆریش دەکەن و